ئێستا گەر سەیری ئەو چیایە بکەین کە لێرە هەیە تەواوی ئەو شاخە بەم جۆرەیە ژێرەکان کەن کردووە باشە لێک هەرسێنانە کاکرێت جوڵەی بەردێک یان بۆ نمونە بارانێک هەرسهێنانێکی تەواوی بێنێتە خوارەوە کە دارستان و درەختەکان بە تەواوی بێنێتە خوارەوە بۆ جۆرە جەنابی بێ لەسەر مەسرفی خۆم ئەی بەمە ئێران با سەری کانە بەردەکان بکات ئەی بینە ئیتالیا لە هەمان شوێنە بەڵامەکو ئەمە با بچێ جەنابی ئاوێم شارە دابین کاکە خەڵکی چەندی خەڵکمان ئاوێم شارە دابینەکان بووە جەنابی با بێ پارە بۆ 4 نەفەرمان کۆکاتۆ کە بتوانین گورچیلێ بۆ 2 نەفەریم شارە بکرین وەرە سەری کانە بەردەکان نەداریتە نە ڕێگریمان کردووە ئەم خەڵکە چی بکات ئەمە چی کارێ ئەمە مەعافێ تۆ بە چی بێمنەتوە بێمنەتوە بڕۆ بینە دادگا دەبڕۆ دەی تۆ ژینگە دۆستی تۆ ژینگە دۆستی ئەمانی گەرانە بگرە